دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند وڵاتەکەی لە ڕێکەوتنامەی پاریسی تایبەت بە گۆڕانکاری لە ئاوهەوای گۆیزەوی دێتە دەرەوە. ئەوەش لە کاتێکدایە ئەمریکا لە ڕیزی پێشەوەی ئەو وڵاتانەدایە کە زۆرترین پشتیان لا پیسکردنی ژینگەی جیهان بەردەکەوێت. ترامپ خوازیاری وتوێژی زیاترە لەگەڵ وڵاتانی جیهاندا سەبارەت بەو ڕێکەوتنامەیە بۆ گەیشتن بە چوارچێوەیەکی تر کە بە گوتەی ترامپ دادپەروەرانەتر بێت بۆ ئەمریکا. هەفتەی ڕابردوو سەرکردەکانی 7 وڵاتە پیشەسازیە گەورەکەی جیهان کە بە گروپی G7 ناسراون لە کۆبنەوەی باڵای ئەو گروپەدا کە لە ئیتالیا بەڕێوەچوو سەبارەت بە دیاردەی گەرمبوونی ئاوهەوای گۆیزەوی نەگەیشتنە ئەنجام. لە کاتێکدا 6 سەرکردە لە کۆی 7 سەرکردەی G7 پێداگریان لەسەر ڕێکەوتنەکەی پاریسی تایبەت بە گەرمبوونی ئاوهەوای گۆیزەوی کرد. دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا ئاماژەی بۆ کرد هەفتەی داهاتوو هەڵوێستی خۆی لەو بارەیەوە ئاشکرا دەکات. پێشتریش ترامپ لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەی ئەمریکادا چەندین جار بەڵێنی دابوو کە ئەگەر دەسەڵات بگرێتە دەست ئەمریکا لە ڕێکەوتنامەی پاریس دەهێنێتە دەرەوە. ترامپ تەنانەت گەرمبوونی ئاوهەوای گۆیزەوی بە دیاردەیەکی هەڵبەسرا و وەسف کردبوو. ڕێکەوتنامەی پاریس دوای هەوڵێکی دیبلۆماسی چڕوپڕی ئیدارەکەی باراک ئۆباما ئیمزاکرا. ترامپ لە باخچەکەی کۆشکی سپیۆ ڕایگەیاند ئەو ڕێکەوتنامەیە بارگرانی ئابووری دەخاتە سەرشانی هاوڵاتیانی ئەمریکا لە کاتێکدا کاریگەریەکی ئەوتۆی لەسەر باشکردنی ژینگەی جیهان نابێت. ترامپ ئەو ڕێکەوتنامەیە بە بەشکردنی سامانی ئەمریکا لەگەڵ وڵاتانی تری جیهان وەسف کردو و ئاماژی بۆش کردووە ڕێکەوتنامەی پاریس گورزی کاریگەر لەسەر بژێوی خەڵکی ئەمریکا دەدات. لەبەرەوەی بە گوێرەی ئەو ڕێکەوتنامەیە چین و هیندستان دەتوانن تا چەندین ساڵی تر بەردەوام بن لەسەر پەرەپێدانی پیشەسازی خەڵوزی بەردینی خۆیان لە کاتێکدا ئەو مافە بە ئەمریکا ڕەوا نەبینراوە.